Kim gelmiş hele dayke Deveşana radyoya denge geldi Gühertin'in Gring Radyoya denge gel Jiyeke Nisan-ı Upe ve 12 saatlan Weşana bike Weşana radyoya denge gel Liguri dema amede saat şehefte sebehe hatta 19 hane Radyoya denge gel üyeli ser her du pelen kurt 11510 kHz u 11505 kHz Weşana bike Radyoya denge gel denge Kürdistan'a azade Era radyoya denge gele سڵاوتان لەبێ هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 9 نیسانی 2024 پێشکەشەکەین. دایکانی ئاشتی لە ئێشەگیری دادپەروەری دووپاتیان کردو تا زانیاری لە ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان وەرنەگرن ناوەستن. دایکانی ئاشتی لەگەڵ زیندانانی سیاسی بۆ ئازادی جەسی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان و چارەسەری سیاسی بۆ پرسی کورد درێژە بە ئێشەگیری دادپەروەری دەدەن و دووپاتی دەکەنەوە کە لە شارەکانی مەرسین و ئیزمیر و مێردین و ئێلەح بەردەوام دەبن. لە چالاکی مێردین هاوسەرۆکی دەمپارتی مێردین نەجلا ئاجوبجا گۆشەگیری سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانی شەرمەزار کرد. گوتی هەرچەندە گۆشەگیری سەر ڕێبەر ئۆجەلان بەردەوام بێ ئێمە سەری نەوی ناکەین و ناوەستین هەروەها جژنی ڕەمەزانیش لە زیندانان و چالاکوان پیرۆستەکەن. لە چالاکیەکەی ئیزمیریش یەک لە دایکانی زیندانیان سڵتان یەکمەکان باسی لەوە کرد تا گۆشەگیری سەر ئۆجەلان هەڵنەگیرێت درێژە بە چالاکیەکان دەدەین و پێویستە بنە ماڵ و پارێزران لە گەڵی کۆ ببنەوە تا زانیاری لە ڕێبەر ئۆجەلان وەرنەگرن ئەوان بەردەوام دەبن. لە چالاکیەکەی مەرسینیش دایکی ئاشتی مەریەم ئەربەی باسی لەوە کردووە کە بۆ چارەسەری دیموکراتی پرسی کورد دەبێ دەم و دەست دەرگای ئیمرالی بکرێتەوە لەگەڵ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کۆ ببنەوە دووپاتی کردێتەوە تا گەیشتن بەم ئامانجە درێژە بە چالاکی دەدەن. 25 پارێزەر و مافناسی سویدی پەیوەست بە تاوانبارکردنی کوردان لەلایەن سێرڤیسی نهێنی سویدی ساپۆ کە سێرڤیسێکی ئاسایشی سویدی ڕاگەنراوێکی بڵاو کردوێتەوە و دەڵێ کاری ساپۆ لە ڕێ دەرچووە لە دادگای کافکا دەچێت کە لە نێو سیستەمێکی یاسایی مۆدێرن و وڵاتێکی دیموکرات دانابێتەوە. دووپاتی دەکەن و ئەرکی سەرەکیان پاراستنی مافی مرۆڤ و ئازادی بنەڕەتیەکان. لە ڕاگەنراوەکە داماژە بۆ کرا بۆی پەیوەندی لەگەڵ تورکیا چەسانەوەی سیاسی کورد لە سوید بەڕێوە دەچێت. چەند ساڵە دەستگای ئاسایشی سویدی کوردان تاوانبار دەکات بە بڕوای ئێمە ساپۆ لە کاری خۆی لایدا و دەڵێ هەڵوێست و چالاکی سیاسیەکانی کوردان چەند ساڵێکە لەلایەن ساپۆ وەکو تیرۆریزم ناو دەبرێت. پارێزەران داوا دەکەن سیستەمی سەر کوردان لەسەر داخوازی دەوڵەتی تورک بوەسێنرێت. دەڵێت تورکیا وڵاتێکە چەندین جار بۆی پێشێلکردنی پەیماننامەکانەوە لەلایەن دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا و شەرمەزار کرا بە شێوەی میزاجی هەزاران پارێزەر و ڕۆژنامەوان سیاسەتمەداری دەست بەسەر کردووە. بۆ پارێزەران جەخت دەکەنەوە ئەوەی لە سوید بەرامبەر بە کورد ئەنجام دەدرێت ئایندێکی تاریکمان پیشان دەدەن و خەریکە لە سویدیش هاوشێوەی تورکیا هەموو کوردێکی پارێزەر ناسنامەکەی وەکو تیرۆریست دەناسێنرێ. هەر ئەساوی لایەنگری پەکەکە دەجرێتە پاڵیان وەکو مەترسی بۆ سەر وڵات دەبینرێ هاوکات ئاستەنگ بۆ کارکردنی گەنجانی کورد دروست دەکرێت. هەوڵەکانی دەوڵەتی تورک بۆ داگیرکردنی باشووری کوردستان
بەردەوامە جارێک بە لەشکرکێشی و هێرشی ئاسمانی جارێکیش بە سووتاندنی بازاڕەکانی باشووری کوردستان و لێدان لە ئابووری هاوڵاتیان پاشانیش لە ڕێگەی کۆمپانیای بەناسازی و گەشەپێدانەوە بە یاسایی درێژە بۆی داگیرکاریە دەدرێت وەکو خۆشیان دەڵێن هەولێر و کەرکووک و دهۆک خاکی تورکەکانە و دەگەڕێتەوە بۆی. دەوڵەتی تورک ڕێبازێکی نوێ بۆ داگیرکردنی باشووری کوردستان بەکاردەهێنێت. هاوڵەکانی دەوڵەتی تورک بۆ داگیرکردنی باشووری کوردستان بە هەموو ڕێبازێک بەردەوامە، جارێک بە لەشکرکێشی و هێرشی ئاسمانی، جارێکیش بە سووتاندنی بازاڕەکانی باشووری کوردستان و لێدان لە ئابووری هاوڵاتیان، پاشانیش لە ڕێگەی کۆمپانیای بیناسازی و گەشەپێدانەوە بە یاسایی درێژە بەو داگیرکاریە دەدات. وەک خۆیانیش دەڵێن هەولێر و کەرکووک و دهۆک خاکی تورکەکانە و دەگەڕێینەوە بۆی. دەوڵەتی داگیرکەری تورک تەنها بە هێرشی ئاسمانی و سەربازیەوە هاوڵی داگیرکردنی خاکی باشووری کوردستان نادات، باڵکو هەموو ڕێبازەکانی داگیرکاری تاقی دەکاتەوە. لە نوێترین هەنگاویشیدا لە ڕێگەی سووتاندنی هەریەک لە بازاڕی ئەحمەداغا لە کەرکووک، بازاڕی لەنگە لە هەولێر و بازاڕی چەلێ لە دهۆک ڕێگە بۆ شێوازێکی نوێی داگیرکاری خۆش دەکات. گروپێکی تونڕە و نەتەوەپەرستی تورک بە ناوی ڕێخستنی پەیمانی میلی کە سایتێکیان دامەزراندووە و سێ ڕاگەندراوێن بڵاو کردوتەوە لەبارەی هەریەک لە ئاگرەکانی بازاڕەکانی کەرکووک، هەولێر و دهۆک. تێیدا بە پرسیارەتی خۆیان ڕاگەیاندووە و دەڵێن ئەو ناوچانە خاکی ئێمەیە، دەگەڕێینەوە و ئاڵای تورکیا لەو ناوچانە هەڵدەکەین. ئەمە لە کاتێکدایە لە 21 کانونی دووەمی ئەم ساڵ ئاگر لە بازاڕی ئەحمەداغا لە کەرکووک کەوتەوە و بەهۆشیەوە زیانێکی زۆر بەر خاوەندوکانەکانی بازاڕەکە کەوتەوە. هەر ڕۆژێک دوای کەوتنەوەی ئاگرەکە ئەو گروپە نەتەوەپەرستە ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە و بەرپرسیارەتی خۆیان لە ڕووداوەکە ڕاگەیان. لەلایەکی دیکەشەوە لە 27 شوبات ئاگر لە بازاڕی لەنگەی هەولێر کەوتەوە و زیاتر لە 160 دوکان گڕیان گرت، بەمەش زیانی ملیۆنان دۆلاری لێکەوتەوە. بە هەمان شێوە ڕۆژێک دوای ڕووداوەکە جارێکی دیکە ئەم گروپە ڕاگەندراوێکی دیکەیان بڵاو کردەوە و بەرپرسیارەتی خۆیان لە ئاگرکەوتنەوەکە ڕاگەیان. هەر لە یەکی ئەم مانگە ئاگر لە بازاڕی چەلەی ناوەندی شاری دووە کەوتەوە و زیاتر لە 100 دوکانی هاوڵاتیان سوتا، بەهۆشیەوە بە بەهای ملیۆنان دۆلار زیان بەر هاوڵاتیان کەوت. هەردوای ئاگرکەوتنەوەکە گروپی ڕێخستنی پەیمانی میلی لە ڕاگەیەندراوێکدا بەرپرسیارەتی خۆی لە ڕووداوەکە ڕاگەیاند. بەرەبەیانی دوێنێش جارێکی دیکە بە شێوەیەکی گوماناوی ئاگر لە بازاڕی لەنگەی هەولێر کەوتەوە و زیانی مادی زۆری بەدوای خۆی داهێنا. تا ئێستاش هۆکاری ئاگرکەوتنەوەکە دەستنیشان نەکراوە. ئایا ڕووداوەکە سروشتیە یان هۆکارێکی دیکەی لە پشتەوە بووە؟ واتە هەرسێ بازاڕەکە لەلایەن ئەو گروپە نەتەوەپەرستەی تورکەوە گڕیان تێبەردراوە. وەک لە هەرسێ ڕاگەیەندراوەکەشیاندا دەڵێن سنوورەکانی پەیمانی نیشتیمانی وەردەگرینەوە کە مەبەستیان لە زیندوکردنەوەی میساقی میلی دەوڵەتی عوسمانیە. هەر کەسێک بەیعەتمان پێنەدات کۆتاییەکی خەمناکی دەبێت. هەر لە ڕاگەیەندراوەکانیاندا ئاماژە بەوە دەکەن وەزارەتی پێشمەرگە دەبێت هەڵوەشێتەوە و بمبنە بەشێک لە سوپاکەمان. وێرای ئەو ڕاگەیەندراوە سەرانی پەدەکە بەردەوامن لە هاوکاریکردنی ئەو گروپانە و هەموو توانایەکی پێشمەرگە دەخەنە خزمەتیانەوە بۆ ئەوەی هێرش بکەنە سەر گەریلاکانی ئازادی و پارێزەری گەل و خاک. پیلانی ئەم جارەی دەوڵەتی تورکەوەیە سەرەتا و بازاڕانە دەسووتێنێت، دواتر لە ڕێگەی کۆمپانیا بیناسازیەکانیان و بە ناوی گەشەپێدانەوە ناوەڕاستی ئەو شارانە داگیر دەکەن و وردە وردە پەل بۆ ناوچەکانی دیکەش دەبن. لێرەوە بۆمان دەردەکەوێت دەوڵەتی داگیرکەری تورک و گروپە نەتەوەپەرست و فاشیستەکانی بە هەموو ڕێگا و ڕێبازێک هەوڵی لە ناوبردنی گەلی کورد و داگیرکردنی خاکی باشووری کوردستان دەدەن. بە بەردەوامیش باس لەوە دەکەن کە میساقی میلی زیندوو دەکەنەوە و هەموو ئەو ناوچانەی پێشتر دەوڵەتی عوسمانی داگیری کردبوو جارێکی دیکە داگیری دەکەنەوە. ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەوان دەڵێ لە بەرامبەر ئەو فشار و سیاسەتەی بەسەریدا جێبەجێ دەکرا دەمپارتی معجزەی خوڵقاندووە بەرامبەر بە خەونەکانی ئاکەپە سەلماندی کە دەبێت کورد ڕێگەی پێ بدرێت کاری سیاسی و ڕێکخراوی بکات و ناوێت لە شاخ بێ. ئەم هەڵبژارنە نوێکردنەوەی هەستی نیشتیمانی و بەرخۆدانی گەلی کورد بوو. لە ڕاستیە ئەنجامی هەڵبژارنەکانی تورکیا چەند خاڵی گرنگ و جۆری تیا بوو. گرنگترینیان سەرکەوتنی کاندیداتۆرەکانی کورد دەم پارتی کە دوای ئەو هەموو فشار و دانانی قەیوم و
و ئەو زەخت و زۆر و گرتن و ئازاردانەی کاندیدەکانی پێشووی هەدەپە بەڵام تاکتیکەکان و جەژنی نەورۆز و بۆچوونەکانی قەرەیەڵان و جەمیل تەسیری گەورەیە بوو کە دەمپارتی توانی هەم معجیزە بخڵقێنێ لە بەرامبەر هەموو ئەو خەونانەی کە ئەکەپە و دەوڵەتی تورکیا هەیەن بوو. خاڵی یەکەم گرنگ بوو. خاڵی دووەمیش پاشەکشەی گەورەی ئەکەپە لە هەڵبژاردنەکانە کە خۆی تەسەوری نەکرد بوو. ئەردۆگان لە پرێس کۆنفرانسەکان و لە میتینگە جەماوەریەکان ئەیوت کە ئەوە دوایین کاتی منە، دوایین دەسەڵاتی منە. پێم وا بوو ئەیزانی کام شکستانی ڕوبەڕوو بێتەوە و لەگەڵ ئەوەیە زۆریش قورس بوو بۆی، ینی دەرکەوت کە ئەردۆگان بۆچوونەکانی 20 ساڵی ڕابردووی واقعی نییە، بەو دەلیلەی کە بەردەوام بانگەشەی دیموکراسیە کرد، بەڵام ئێستا کە خۆی پاشەکشەی کردووە لە هەڵبژاردنەکانە دۆڕاندوێتی دیار بوو کە پێی هەزم ناکرێ. و باشترین بەڵگەشت بۆم قسەیەم ئەوەیە کە هەرزوو ویستی عەبدوڵڵا زێدانی سەرۆکی شارەوانی وان لەسەر کارەکەی لا بۆ قەیومێکدانێ، بەڵام دەرەنجامی فشارەکان پێم وایە بۆی نەکرا. بۆیە و هەڵبژاردنانە ئەوەیە کە هەرچەنە دەریچەیەکی بچووک بۆ دیموکراسی هەیە، ئەکەپە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو دەرکەوت کە هەرچی کردوێتی بە زەخت و زۆر بووە و بە فشار بۆ لە سەرگەلی کورد و هێزەکانی تر. خاڵێکی جەوهەری تریش لەو هەڵبژاردنانە بۆمان دەرکەوت ئەوە کە جەهەپەکە بۆ بە کاندیدی یەکەمی شارەوانیەکان ئەوەیە کە تەسەوری ئەوەی لێکرێت کە ئاڵوگۆڕێک بەسەر فکر و مێنتالیتاڵی سەرکردەکانی ئەم حیزبایە هات بێ، ئەوەی کە لە ڕابردوو کردویانە و بەرپرسن لە قەتڵ و عامی گەلی کورد و دەرسیم و لە گرتنی بەڕێز ئۆجالان. لەگەڵتان بەردەوامین بە گوێرەی ئامارێکە لە ماوەی 13 ساڵی ڕابردوو 2409 حاڵەتی کوژران و برینداربوونی کۆڵبەران لە ناوچە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تۆمارکراوە کە زۆرترینی لە ساڵی ڕابردوودا بووە. ماڵپەڕی کۆڵبەر نیوز وڵای کردوتە لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا لانی کەم 2409 کۆڵبەر لەسەر سنوورەکان بوونەتە قوربانی لە ژمارە 680 کەس کوژراوە، 1528 کەسیش بریندار بوو. بە گوێرەی ئەوە ئامارە ساڵی ڕابردوو لانی کەم 44 کۆڵبەر کوژراون، 400 کۆڵبەریش بریندار بووە، بۆش لەو شارە بەرزترین ژمارەی کوژران و برینداربوونی کۆڵبەران تۆمارکراوە. ئەمە لە کاتێکدا کە ساڵی پێشووتر کوژران و برینداربوونی 234 کۆڵبەر تۆمارکراوە و ڕێکخراوەکانی داکۆکیکار لە مافی مرۆڤ ئاماژەی پێدەکەن. زۆرینەی کۆڵبەرانی کە بوونەتە قوربانی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژێمیێران پێکراون بۆی نەبوونی هەلی کار، ڕێژەی بەرزی بێکاری، هەروەها خراپی باری گوزەران لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ژمارەی زۆر لە وڵاتیان ناچار دەبن بۆ دابینکردنی بژێویان ڕووبکەنە کۆڵبەری لە ناوچە سنوورەکان. شەوی ڕابردوو سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق کۆبوو، تێدا هەردوو لات هاوتی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانیان کردو، جەختیان لە نێشتنینە و ئاسەنگانە کردەوە کە ڕوبەڕووی کارەکانی کۆمیسیۆن دەبنەوە. لە ڕاگەنراوێکدا هاتووە شەوی ڕابردوو محەممەد شیعەت سوودانی سەرۆکوەزیرانی عێراق پێشوازی لە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق و سەرۆکی فەرمانگە هەڵبژاردنەکان کرد و دەڵێ هەردوو لە باسییان لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کردووە و جەختیان لە نێشتنی ئەو ئاسەنگانە کردەوە کە ڕوبەڕووی کارەکانی کۆمیسیۆن دەبنەوانێ. ئەوەش خراوەتە ڕوو لە کۆبوونەوەکەدا هەردوو لە گفتوگویان لەبارەی هەوڵەکانی کۆمیسیۆن و ڕێکارەکانی بەمبەستی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کردوتەوە. بڕیارە ڕۆژی 10 حوزەیرانی داد و هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. ئەمە لە کاتێکدا کە هەردووانێک کۆمیسیۆن ژمارەی کاندید و حزب و هاوپەیمانەکانی دیاری کرد و چەند حزب و لایەنێکیش بایکۆتی هەڵبژاردنەکانیان کردووە. عێراق لێبوردنی تایبەتی بۆ ژنان و نێوجەوانان دەرکردووە بۆ مەبەستەش وەزارەتی دادیە وڵاتە لیژنەیەکی پێکەنا بە قسەی گوتە بێژەکەی بێ لەبوردنەکە هەرێمی کوردستانیش دەکرێتەوە، بەڵام بەڕێوەبەری گشتی چاکسازی هەرێمی کوردستان ڕەتی دەکات و دەڵێ دەرکردنی لێبوردنی تایبەت لە دەسەڵاتی سەرۆکی هەرێمی کوردستاندا. ئەحمەد لایبی گوتەبێژی وەزارەتی دادی عێراقی دوێنێ ڕایگەاندووە محەممەد شیعەت سوودانی سەرۆکوەزیرانی عێراق پێشنیازی لێبوردنی تایبەتی کردووە بۆ سەرۆکاتی کۆماری عێراق
بەرزی کردوتۆ لە بردنەکە بۆ ژنان و نێوجوانانە تێدا زیندانەکانی ڕاک دەگرێتەوە ئەوەنەی بە ساڵێک زیندانی سزادراون یان ساڵێک زیندانی ماوە یاخود کەمتر لە ساڵێک سزاکان ماوە. تشرین یەکەمی ساڵی ڕابردوو هەر سێ سەرۆکایەتێکی کۆمار وەزیران و پەرلەمان و عێراق پێشنیازیان تاوتوێ کردو بۆ دەرکردنی لەبوردنی تایبەت بە ژنان و نێوجوانان لەگەڵ هەڵاوێردن بۆ هەندێک تاوانی ترسناک. لەبارەی وادەی دەرکردنی لە بوردنەکە گوتەبێژی وەزارەتی دادگەرا گوتی تا ئێستا وادەی دەرکردنی لە بوردنەکە دیاری نەکراوە چونکە هێشتا لیژنەکەیان کارەکان تەواو نەکردووە. وەربینی بۆ سەروی 3000 زیندانی دەکا ئەوەش پێویستی بەکاتە. لە زیندانەکانی وەزارەتی داد زیاتر لە 1800 زیندانی نێوجوان زیاتر لە 1400 ژن هەن. لەو ژمارە نازانن چەند لە بوردنەکە دایانگرێتەوە و دوای وردبینی و ئامادەکردنی خشتەکان ڕوون دەبێتەوە. گوتەبێژی وەزارەتی دادگەرا جەختی لەو کردێتەوە لە بوردنەکە بۆ ئەوانەیە کە تاوانی گەوریان نەکردووە و تیرۆر، تاوان، بازرگانی، مادەی هۆشبەر، ئەندامانی جەستەی مرۆڤ، شوێنەوار، سپیکردنەوەی پارە، ئەوانەی پێشتر بە لێبوردنی گشتی ئازارکراون جارێک تاوانیان کردووە لە بوردنەکە یانگرێتەوە. ژنان لە باشووری کوردستان ڕوبەڕووی چەندین تندوتیژی جیاواز دەبنەوە و کوشتن یاخود ناچارکردن بە خۆکوشتن و خۆسووتاندن. ڕێزان شەختلێر ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێ دەبێ یاساکان تایبەت بە تندوتیژی خێزانی هەموار بکرێتەوە بۆ ئەوەی ئەو تندوتیژیانە بەردەوام نەبێت. ڕەنگە وەکو پێویست هەتا ئێستا خێزانەکان و شیار ڕەبن بەرامبەر بەڕێزگرتن بەرامبەر بە یەکتریانە لەبەرەوە تندوتیژیەکان زۆرن بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستانە کە کێشەیەکی زۆر واتەوە توانم بڵم تاوانێکی زۆر ناخۆش و بەڕووی ژنانە ئەکرێ ئەویش کە کوشتنە لەسەر شەرەف کە هەتا ئێسم کۆمەلگایە ژن بە شەرەفی خۆی داانێ کە ئەمەش دیسانەوە بۆ کۆمەلگای کوردی بابەتێکی زۆر قورسا هەم بۆ دەرەوەی دنیا کە هەمیشە باسی لەکەن ئەڵێن کە کۆمەلگای کوردی ژنانیان تا ئێستا لەسەر شەرەفە کوژن کە ئەمەش پێویستی بەوەیە جارێکی تر خێزان کۆمەلگا وشیاری زیاتر با بۆ خێزانانەکە ژن بە هیچ شێوەیەک شەرەف نییە ئەگەر هەر هەڵەیەکیش پلێ هەڵەکان شایانی ئەوەن چارەسەر بکرێ بە ڕێگایەکی ئاشتیانە نەک بۆی کە بکوژرن بەم شێوەیە کە ئێمە بینین هەم پێویستمان بە یاساکانە جارێکی تر هەموار بکرێنەوە بەڕۆ باشتر بە تایبەتی یاسای سزادانی عێراقی و هەروەها پێویستمان بەوەی یاسای ڕوبەڕووبوونەوەی تونتیژی خێزانی ئەمیش هەموار بکرێتەوە چکە هەندێ بڕگەی هەتا ئێستا چارەسەری کێشەخانی ناو خێزانی نەکردووە کاتێککە باسی لە هەر دەوڵەتێک وا بکژن بێتە دەڕەوە ئەبێ کارگەی هەبێ ئەبێ چەنەها کۆمپانیای هەبێ ئەبێت عیناتی باشی هەبێ ئەمەوات لێکا کە ژن پێویستی بەکار بێ بچێتەوە بازاڕی کارەوە بچێتە ئەگەر هاتوو لە بازارە کاری کرد سەلامەت بێ ئەم ژنە دوور بێ لە تونتیژی سێکسی دوور بێ لە هەراسانکردن ئەمانە هەمووی گرنگی خۆی هەیە ئەبێ ژن کە هاتە ناو بازاڕی کارەوە سەلامەت بێ ئەم ژنە اینجا ئێمە زانین هەرێمی کوردستان بەداخەوە تەنها هەموو ئیشکردنی ژن کەوتۆتە سەروی لە جێگایەکە ئەگەر تەعین بکرێیانە واتە تۆ نە کارگەت هەیە نە بارودۆخی ئەتوانم بڵێم کشت و کاڵت ئەمانە هیچی بەرەو پێشەوە نەڕۆشتووە هەتا ژن لە ماڵەوە بێتە دەرەوە. لەگەڵتان بەردەوامە بین تەفگەری ئازادی کوردستان بە بوونەی جشنی مانگی ڕەمەزانەوانە دەڵێ هەر چۆن گەلی کورد لە نەورۆزدا پامی سەرکەوتن و بەردەوامی تێکۆشانیدا با لەم جەژنەدا ئێش و ئازارەکان لەگەڵ یەکتری بەش بکەن و هاوکار و لە بردوون کێشەکان چارەسەر بکەن. دەستێ بەڕێبەری تەفگەری ئازادی کۆمەلگەی کوردستان دەڵێ کا بە بۆنەی جشنی ڕەمەزان و پیرۆزبایی لە دایکانی ئاشتی و زیندانیانی دۆزی ڕەوای گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و تێکوشەرانی ڕێی ئازادی و دیموکراتی دەکەین هیوادارین ئەم جەژنە پیرۆزە بۆ گەلەکەمان بێتە مای ئاشتی و چارەسەر بۆ سەرجەم کێشە و قەیرانەکان هەروە کۆتایهاتنی سیستەم و داگیرکاری بێ. ئەمەژێ بۆشکرە جشنی ڕەمەزان لە مانای ڕۆژوگرتندا بۆ ئەوەی کە مرۆڤەکان لە ئێش و ئازار و برسێتیدا ئەوانی دیکە تێبگەن بۆ جوڵاندنی هەست و وجدانی مرۆڤایەتی لە بەرامبەر یەکتریدا. تەفگەری ئازادی باسی لەو کردووە لە حەزان و دوژمنانی گەلی کورد لە هێرش و داگیرکاری و پلانگەڕان ڕاناوەسن ئەوە تا دەوڵەتی فاشستی تورک بەردەوامی بانکەشتی شەڕ و هێرشکردنە سەر دەستکەوتەکانی گەلی کوردەکە دش بە ماف و ئازادی گەلی کورد لە هەر شوێنێک بێ لە بۆمباران و کوشتن و تیرۆر ڕاناوەسە. ئەمڕۆ 21 ساڵ بەسەر ڕوخانی ڕژەمی باستەیە پەڕێت. ئەمڕۆ سێشەمە 9 نیسانی 2024 21 ساڵ بەسەر ڕوخانی ڕژەمی باستەیە پەڕەبێت کە لە 9 نیسانی 2003دا لەلایەن ئەمریکا و پەیمانەکانەوە کۆتاییان بە دەسەڵاتی ئەو ڕژەمە هێنا.
هاوشێ و جێژنەکانی ساڵانی ڕابردوو هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش لە بارودۆخێکی قەیران و بێموچەیدا پێشوازیان لە مانگی ڕەمەزان کرد لەبارەی ئامادەکاریەکان بۆ ئەم جەژنە و کاریگەری و قەیرانە هاوڵاتیان و کاسبکارانی چەمچەماڵ بۆ ڕادیۆی دەنگی گەل دەدوێن و دەڵێن پێنەدانی موچە کاریگەری لەسەرکردنی پێداویستەکانی جەژن هەیە. تابلێ لەسەر بەوارگرایی دروستە چۆن دروستی ناکات و ئەگەر دوو مانگ جارێ موچە بدرێ ئێمە چی بکەین چیمان هەیە مەڕ هەیە بەلاحاتی هەیە چیمان هەیە ئێمە سەر وەسەر موچەکەی من پێم باش حکومەتی هەرێم بیدا بە زەکاتی خۆی منم حەزەکەم حکومەت هەرێم بیدا بە زەکاتی خۆی ناوەڵام من نامەوێت جارێتتر حکومەتی عێراق حکمڕانی من بکە وڵی بۆچینی خەڵک سپاس بخوا ئیسام دوو موچەیە کەمێ خەڵک بژاوەتەوە بەڵام بەڕاستی خەڵکی کوردستان زۆر وەزی خراپە بتێنێت ئیسام دوو موچە هەک خۆیتی خەڵک دراوە بەڵام ئەم موچەیە ئەگە بێت و ئاها دواکەوێت خەڵک هەتا دێ وەزی بەرەو خراپیەچێت داواکاری لە حکومەتی هەرێم بەڕاستی ئەم موچانەی کەوا دوا ئاکەوێ ئەگە بتێ لە کاتی خۆیان بدرێ خەڵک هەڵوێ سەترێ بێ بەرامبەر حکومەت هیوادارین بە خۆیان بچنەوە و ئەم حکومەتە چی باشە بۆ من لێدەوە بکەن بەڵام تا ئێستا هیچ شتێ نەکراوە کە جێی دەستخۆشی بێت وڵای وەکاری خەتای خۆشمانی تایە ئێمە بەڕاستی نەبێتە ئەوەی کەوا ئێمە هەر خەتا لەوان بگرین ئێمە ئەبێ کارێوا بکەین کەوا ناوماڵی کوڕێکەوە بێ حیزبەکە هەموو سێ مانگجارێ موچە دێ خەڵکی وەزی خراپە وەزی باش نییە بەڕاستی پێویستە هەموو مانگی لە کاتی خۆیان موچە بێ لەبەرەوەی زۆربەی خەڵکی موچە خۆرە ژیانی گوزەرانی پێویستە بە موچەوە داواکارمە بەرپرسان لە دەسەڵاتداران هەتا ئەتوانن دۆخی هاوڵاتیان باشتر بکەن لەبەرەوەی هاوڵاتیان موچە خۆرن ئەگەر موچە نەبێ بازار نییە نەبوونی موچە پەیوەندیەکی زۆری بە بازارەوە هەیە وا سێ مانگە موچە نەهاتە بازار زۆر خراپە وەزی باش نییە خەڵکی وەزی خراپە لەم کۆتای ڕەمەزانە موچات بازار ڕاستەوخۆ فەرقی کرد داواکارم لە دەسەڵاتداران هەموو مانگێ لە کاتی خۆیان موچە بۆ خەڵکی و شعبەکەیان دابین بکەن دۆخی بازار بە موچۆ بن ئەگەر موچە نەبێ خەڵکی بە چیشتر بکڕێت توانای نییە شتێکی بچووک داویستێکی بچووک دابین کە بەڵام موچە بێ فەرقەکە